جا مشکلێم ئۆپۆزیسیۆنە ئەوەیە هەمیشە دائەنیشن کلافەیە درۆ ئەکەن کلافێ مافی مرۆڤ و بەرژەوەندی خەڵکی کوردستان و هەموو ئەمانەکەن بەڵام کەسێکی وەکو حەمید حاجی مەحموود هەموو ئەم کلافە درۆیان لێکاتەوە یعنی کۆمەڵێ مشەخۆرن ئەگەر پارەی خەڵک لەلای یەکێتی و پارتیە و لەوانەوە وەرینەگرین خۆمان لە خەڵکی وەرەگری یعنی ئێمە ژیانی خۆمان ژیانی جەریدەکانمان میدیاکانمان هەموو ئۆرگانەکانمان ژیانی شخصی خۆمان ئیمکاناتێکە هەمانە هەموو ئێمانە لە خەڵکی وەرەگرین جا ئەم پارەی ئەگەر لای خەڵک بووە بێ یەکێتی و پارتی بمان ئەگەر لای پارەی خەڵکە لای یەکێتی و پارتی بوو دەبێ یەکێتی و پارتی بمان ناتێ بە حەقی خۆمان ێزان هەتا عەلی باپیرێ و ئێمەش ئەو پارەی یەکێتی و پارتی نییە پارەی خۆمانە هیچ کەسێ باسی ئەوە ناکە ئاخر دەی ئەو هەموو خەڵکە کرێکار و زەحمەت کێش و مامۆستایانە وەختێک کارەکەن ئەی ئەمان حەقی خۆیان نییە کریان پێ بدرێ ئەی حەقی خۆیان نییە بە پێی گرانبوونی ژیان کرێکانیان بچێتە سەر ئەی ئەوە تاوان نییە کە بە دوومان و سێمان بە 90 ڕۆژ معاشیان نادەنێ یا چارەکە موچیان نەدەنێ ئەی ئەگەر تۆ حەقی خۆتە پارە بدرێ بۆ حیزبەکەت کە حەقی خۆت نییە کە هیچ حەقێکت نییە تۆ حزبێکت داناوە دەبێ بچیت بە ئیمکاناتی کە خۆتەتە بە ئەندامانی خۆتەتە بە ئابوونەکە خۆتەتە ئەگەر پێت وایە حیزبێکی کۆمەڵایەتی ئەگەر پێت وایە حیزبێکی ڕایەڵ و پۆیشی کۆمەڵایەتی هەیە دەی با و خەڵکەکە لە دەوری تۆیە و ڕایەڵ و پۆی کۆمەڵایەتی تۆیە ئەو خەڵکە با تۆ بژێنێ